دوو مانگ لە وەرزی پاییز ڕۆشتۆ و لە دوایین مانگی پاییزداین و بەرەو زستانە ڕۆین. بەشێکی زۆر لە دار و درەختەکان گەڵاکانیان زرد بۆ ئەوەرن، بەڵام لە حاڵەتێکی دەگمەندا گوێزێک لە ناحیەی بیارە بەشێک لە گوێزەکە تازە بە تازە دەستی کردووە بە گەڵای سەوز دەرکردن و هەروەها گوێزی تازەی پاییزەشی دەرکردەوە. ئەمە حاڵەتێکی دەگمەنە زۆر بە کەمی ڕوودەدات، لەوانەیە هۆکارەکەی ئەم گۆڕانکاریی کەشوهەوا بێت. ئەمە گوێزەکانیەتی ئەم گوێزانە لە حاڵەتی ئاساییە لە مانگی 7 بۆ 8 بەم شێوازەیان لێدێت، بەڵام ئێستا بەرەو کۆتایی مانگی 11 ڕۆین، بەڵام لە ئێستادا گەشتونەتە ئەم حاڵەتە و هێشتا زۆریان ماوە پێ بگەن. گوێزەکە بەشێکی زۆری گەڵای تازە و چرۆی تازەی دەرکردەوە و لە هەر لقێکی گەڵاکانیەوە گوێزێک یان دوو گوێزی تازەشی گرتووە. ئەمە قسەم لەگەڵ خاوەنی دارگوێزەکەیە کرد، ئەوتی تا ئێستا حاڵەتی لەم شێوەیە ڕووی نەیاوە، ئەگەر ڕووشی دابێت یانی بەم ڕێژە زۆرە نەبووە کە هەر لقێکی دارگوێزەکە گوێزێک یاخود دوو گوێز بگرێت. چەندانەیەکیشی پێشتر لێ کردوتەوە، ئێستاش هێشتا زۆر گوێز بە درەختەکەەوە ماوە. لە حاڵەتی ئاساییە گوێز لە سەرەتای بەهارەوە دەست دەکات بە بەرگرتن و لە سەرەتای پاییزە ئیدی دەست دەکرێت بە کۆکردنەوەی گوێزەکان و وەراندنیان و کۆکردنەوەیان و شکردنیان، بەڵام ئەم حاڵەتە دەگمەنە پێدەچێت بۆ مانگێکی تریش ئەگەر پێ بگات، هەرچەندە لەوانەیە کەشوهەوا ڕێگر بێت لەوەی کە بە تەواوەتی پێ بگات لە بەرەو زستانە ڕۆین و پێچێت شەپۆلی بارانبارین و پلەکانی گەرما ڕوو لە داوازین بکەن، بۆی ڕێگر بێت لەوەی کە بە تەواوەتی پێ بگات، بەڵام ئەم حاڵەتە دەگمەنە و پێدەچێت گۆڕانکاری کەشوهەوا هۆکارەکەی بێت، ئەوەی کە هێشتا یەک بارانباری وە لەم ساڵدا و پلەکانی گەرما تەنیا چەند هەفتەیەکی کەمە دەستی بە دابەزین کردووە، هەتا چەند هەفتەیەک لەمە پێشیش پلەکانی گەرما هەر بەرز بوون. پێچێت هۆکارە سەرەکیەکەی ئەوە بێت کە بەم شێوازە ئەم گوێزە تازە بەهاریەتی